بله بیسرانی خوشویست لرادیو سلام لسر شپولی نوت و 4.3 سه کمپمان هیا سر به پارێزگای هەولێرن بۆ خوشکوبرانی ئاوارەی بڵین مووسڵ و دەوروبەر دروست کراون. لەو کەمپانە لە سەرەتای دروستبوونیانەوە تا ئێستا کارەبای گشتی یاخود بڵین کارەبای حکومیان لێ نییە و تەنها لە سێکتەری تایبەت کارەبایان پێ دەدرێتن کە بارگرانیەکی زۆر بۆ بەڕێوەبەراتی کامپ و بۆ ئاوارەکان بەخۆشیان دروست بووە. بۆ ئەم مەبەستە و بۆ ئەم بابەتە ئەمڕۆ بەڕێز توانە جمعە بەڕێوەبەری کامپی خازرمان لەگەڵدا دەبێتن کە سەر بە دەستگای خێرخوازی بارزانیە جەنابیان لەسەر ئەم بابەتە قسە دەکەین. کاک توانە سەرەتا زۆر سپاس باو دەرفەتەی بە ئێمەت بەخشی پێم خۆشە بەو پرسیارە دەست پێ بکەین ئەگەر ئێوەش زیاتر زانیاریمان بدەنی لەسەر ئەو بابەتەی چۆنە تاکو ئێستا لە کەمپەکانی ئێوە کارەبای گشتی نییە، ئایا هیچ داواتان کردووە، ئەنجامەکان چی بووینە؟ بله سەرەتا زۆر سپاس ئەو کەمپانیی بەحوەری خازر لە ئێستادا لە سێ کەمپێکدن کە ئاوارەی خەڵکی مووسڵی تێدان. ئەو کەمپانە لە کۆتاییەکانی 2016 لە کاتی ئازادکردنی مووسڵ بۆ پێشوازیکردن لە براهاوەرەکانمان لە مووسڵ کرانەوە. لەو کاتەوە هەتاوەکو ئێستا کارەبای نیشتیمانی بۆ دابین نەکراوە. ئێمە وەکو ئیداری کەمپەکان کە دەستگای خێرخوازی بارزانی بەڕێوە دەبین زۆر جار هەوڵمانداوە لە ڕێگەی ئاژانسەکانی UN و لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆچبەران ینی داواکاری ئەو خەڵکە بگەینین کە کارەبای نیشتیمانیان بۆ ڕابکێشێت. کاکە لە ئێستادا وێستگەی کارەبا لە کەمپی خازر تەنیا 20 مەتر دوورە و وێستگەکەش کار دەکات و کارەبای نیشتیمانیش دەدات، بەڵام هەتا ئێستا لە کەمپەکان هەر سێ کەمپی محوەری خازر بە مۆلیدە کارەبایان پێ دەدرێت کە ئەو مۆلیدەش هەندێکیان لەلایەن ڕێکخراوی UN SCR دابین کراوە، هەندێکشان لەلایەن وەزارەتی کۆچ و کۆچبەران دابین کراوە کە بەشێکی مەسرەفەکەشی تاوەکو ئێستا دەستگای خێرخوازی بارزانیەمە وەکو ئیداری کەمپەکان مەسرەفی دەکەین کە لەلایەن وەزارەتی کۆچ و کۆچبەران تەنها گازوایل بۆ مۆلیدەکان دابین دەکرێت. بەڵێ کاک توانە ئەگەر بڵین کێ بەرپرسی ئەم کەیسە کێ پێویستە کارەبای گشتی کارەبای حکومی لەناو ئەو کامپانە دابین بکاتن، ڕۆلی کێیە؟ هەڵێ بۆ خۆی لە هەر وڵاتێک کە ئاوارە هەبوو کە ئاواری ناوخۆی وڵاتەکە هەبوو بەرپرسیارەتی یەکەم دەکەوێتە سەر حکوومەتی ئەو وڵاتە خۆی کە ئێستا ئەو یعنی ئاواری کەمپەکان بە پرسیارەکان لەسەر حکوومەتی ناوەندیە، ڕاستی دەبێ حکوومەتی ناوەندی خەمیکان لێ بخواتن ئەو کارەبایان بۆ دابین بکات. وەکوتر لەگەل هەرێمی کوردستانیش هیچ بڵین لەگەر حکوومەتی عێراقی و لەگەل حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ئێستا تەنسیقتان چۆن بووە بۆ ئەم کەیسە بۆ ئەم بابەتە بۆ ئەم کێشەیە و وەڵامی هەردوو لا چییە؟ سەرەتا حکوومەتی عێراقی بڵین ئەوان چی دەڵێن و حکوومەتی هەرێمی کوردستانیش چی دەڵێتن؟ بەڵێ ئێمە وەکو ئیداری کەمپەکان ئێمە داواکاری خەڵکیەکەمان گەیاندوتە هەم ئاژانسی ڕێکخراوە نێودەوڵەتەکان و هەم حکوومەتی عێراقی. ئەگەر تۆ بێ لە شوێنەکە بڕوانی ئەو شوێنانی کە ئێستا کەمپەکانی خازری لێن لە ڕووی جوگرافیەوە سەر بە پارێزگای مووسڵە یەکەم ئەوە دەبێتن کە حکوومەتی عێراقی و حکوومەتی محەلی مووسڵ خەم لەو کێشەیە بخواتن و کارەبای هەرێمی کوردستان لەو ناوچەیە بێتن. بەڵێ کاک توانە تا ئێستا حکوومەتی عێراقی حکوومەتی خۆجێی مووسڵ ئەوان وەڵامیان چی بووە بۆ ئێوە بۆ داواکاریەکەی ئێوە؟ بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکی ئیجابیمان وەرنەگرتووە. من پێشتر باسم کرد کە وێستگەی کارەبا تەنیا 20 مەتر لە کەمپی خازر ئەو کەمپەی کە من سەرپەرشتی دەکەم دوورە و کارەبای نیشتیمانیش هەیە، بەڵام لە ناو کەمپەکە خەڵک کارەبا مۆلیدە ئێمە مۆلیدە بەکاردێنی تاوەکو کارەبا خەڵکی ناو کەمپەکە بکەین. ئەی کاک توانە ینی ئەگەر سیر بکەن ئەو ئاوارانەش هەر خەڵکی مووسڵن، ینی چۆنە حکوومەتی خۆجێی مووسڵ و نینەوە ئاورێک لەوانە ناداتەوە کە وەکو بڵێ هاوڵاتی خۆیانن؟ بەداخەوە دەبێت بڵم کە تا ئێستا حکوومەتی خۆجێی مووسڵ هیچ ئاورێکی لەو ئاوارانە نەداوەتەوە بگرە سەردانیش نەکراون لەلایەن حکوومەتی خۆجێی مووسڵەوە. ئەوەیە لە ئێستادا ئیداری کەمپەکان کە دەستگای خێرخوازی بارزانی بەڕێوە دەباتن
و ڕۆڵی ڕێکخراوە نێودەوڵەتەکانی بەڕاستی زۆر کەم بووە لە کەمپەکان. دەتوانم بڵم تەنیا ئیداری کەمپەکان ئێستا زەختێکی زۆرمان لەسەرەوە دەستگای خێرخوازی بارزانانی ئێمە لە 2016 توانیمانە جوانترین و باشترین خزمەتگوزاری پێشکەش بکەین وەکو ئیدارەی کەمپەکان. بەڵام لە ئێستادا هەم ڕۆڵی حکوومەت کە پێشتریش نەبوو بەداخەوە و هەم ڕۆڵی ڕێکخراوە نێودەوڵەتەکان کەم بوونەتەوە لە ناو کەمپەکان. و کاک توانە ینی لە وەرزی هاوین و زستان و بە تایبەتیش هاوین بارودۆخی کارەبا چۆنە لە ناو کامپەکان ئەوانەی ئێمە ئاماژەی پێ دەکەین وەکو بڵین کامپی حەسەن شام یوتو یوسریە و کەمپی خازرە ڕێژەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا چەندە بارودۆخی ئەو ئاوارانە چۆنە بە تایبەت لە وەرزی هاوین؟ بەڵێ وەکو ئاماژەم پێدایمە کە لە ڕێگەی مۆلدەوە کارەبا دابین دەکەین هەوڵ دەدەین لە وەختی گەرما زۆرترین کات کارەبایان پێ بدەین کە زیاتر لە 10 کاتژمێرە. بەڵام ئەوش دەوەستێتەوە سەرەوەی کە وەزارەتی کۆچبەران تا چەند دەتوانێت گازوایل بۆ مۆریدەکان دابین بکە کە ڕاستی لەوەش کێشەمان هەیە هەندێک جار دابین ناکە هەندێک جار تاخیر دەبێتن. ئێمە هەتاوەکو ئەگەر گازوایل بەپێی ئەو خشتەی کە دانراوە ینی بۆ مۆریدەکان دابین کرێت ئێمە ڕۆژانە هەوڵمان داوە زیاتر لە 10 کاتژمێر زیاتر لە 11 کاتژمێر کارەبا ئاوەرەکان بدەین لەو کاتانی کە زۆر گەرمە. بەێ و کاک توانە ینی دەتانین بڵێن 12 تا 13 کاتژمێر لە ڕۆژ و شەوێکدا کارەبایان نییە ئاوارە و بڵین ئەو ئاوارانەی لە ناو ئەو کەمپانانە. بەڵێ ئەوان چی دەڵێن؟ پێم خۆشە ینی باسی بارودۆخی ئەوانیش بکەن ینی ئەوان لە چ بارودۆخێکدانە ینی لەو هاوینە گەرمە بە تایبەتی بۆ ئەم هاوینە باز بکەین بۆ ئەم ساڵ ڕێژەی پێدانی کارەبا چەندە بۆ ئەم هاوینە بە تایبەت تا ئێستا؟ بەڵێ وەکو ئاماژەم پێدا ئێمە ڕێژەی پێدانی کارەبا لە زیاتر لە 11 کاتژمێر پێیان دەدەین هەندێک جار 12 کاتژمێر لەو کاتانی کە زۆر گەرمە کە کاتی نیوەڕوانە و کاتی شەوانە ئەوانەی ئەو کاتژمێرانەی تر ڕاستی بێ کارەبا دەمێننەوە. ینی من پێم خۆشە کە هەر کەسێک ئاسایی لە هاویندا ئەگەر کارەبای نەبێت ینی دەبێ کاردانەوەی چۆن بێت. ڕاستی ئەوانش پێویستیان بە کارەبای ئەوان نەکو پێویستیان بە 12 کاتژمێرە 10 کاتژمێرە و 12 کاتژمێرە ئێمە دەدەین هەڵکو پێویستیان بە کاتژمێری بە کارەبای 24 کاتژمێری چونکە ئەوان لە کەمدا دەژین. خۆش دەزانی کەمپەکان لە هاویندا لە عێراق بەعام پلەی گەرما بەرز دەبێتەوە لە هاویندا و تا ئێستاش خێمەنە ینی ئەو کەمپانە لە خێمە پێکاتون؟ بەڵێ ئەو کەمپانە هەتاوەکو ئێستا خێمەنە. کاک توانە لە کۆتاییدا پێم خۆشە هەم بەناوی خۆتان هەم بەناوی ئاوارەکانی ناو کەمپی داواکاری خۆتان بگەێنن چ داواکاریەکتان هەیە؟ بەڵێ وەکو ئیداری کەمپەکان بەڕاستی ینی ئەگەر لە جاتی ئاوارەکان حساب بکەم ڕاستی پێویستە حکوومەتی محلی و حکوومەتی ناوەندی ئاوڕێک لەو کەمپانە بداتەوە کە تاوەکو ئێستا لە کەمپەکانن و نەیانتوانێەوە بگەڕێنەوە بۆ مووسڵ بە هۆکاری جۆرە و جۆر و پێویستە حکوومەت بەجددی هاوکاریان بکاتن لە ڕووی کارەباوە و لە ڕووی پێداویستەکانی تریشەوە. ینی بۆیە هیوادارین هەم حکوومەتی ناوەندی حکوومەتی محلی مووسڵ و هەم ڕێکخراوە نێودەوڵەتەکان هاوکاریەکانیان زیاتر بکەن بۆ کەمپەکان چونکە بەڕاستی لە ئێستادا کەمپەکان زۆر پێویستیان بە هاوکاریە. بەێ بەڕێز توانە جمعە بەڕێوەبەری کامپی خازر سەر بە پارێزگای هەولێر زۆر سپاس بۆ ئەم زانیاریانە. زۆر سپاس بۆ ئێوەش.